سڵاوتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دوای هەوڵات سەرۆکڕەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی کشتوکاڵی هەرێم بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران، دوجار حکوومەتی عێراقی بڕیدا کە 700,000 تن گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێت. ئەمەش بە پێی هەموو پێوەرەکان 200,000 تنی لە ساڵی ڕابردوو زیاترە. هاتوومەتە سایلۆی سلێمانی لەگەڵ بەڕێوەبەرەکەی قسە دەکەم لەبارەی پرۆسەی وەرگرتنی گەرمی جوتیاران. پرۆسەکە تا ئێستا چۆن بەڕێوە چووە، بڕی گەرمی وەرگیراوە چەندێکە و ئەگەر ئەوەی کە دەمێنێتەوە چۆن تەعاملی لەگەڵا دەکرێت. زیادەی گەرمی جوتیاران لە ماوەی ساڵی ڕابردوو قسەیەکە بوو بۆی کە کەرتی تایبەت دەتوانێت قەرەبووی جوتیار بکاتەوە. بۆ ئەم ساڵ پلانێکی تۆکمەی لەم شێوەیە هەیە، یاخود تەروەکو ساڵی ڕابردوو قسە دەبێت حتمما لەگەڵ هەموو ئەمانە لەسەر بابەتی چەکی پارەی گەرمی جوتیاران کاکەی جوتیاران ئەم چەکانە وەردەگرن و هەمان کێشەی ساڵانی ڕابردوو دووبارە دەبێتەوە یاخودنا. قسەی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز نەسرین ئەحمەد بەڕێوەبەری سایلۆکانی سلێمانی دەبێت. سپاس بۆ دەرفەتە نەسرین خان. سپاس بۆ ئێوەش بەخێر بێت. ئەگەر پێم بڵێ تا ئەم ساتەی گفتوگۆ لەگەڵ بەڕێزت دەکەم، پرۆسەی وەرگرتنی گەنم چۆن بەڕێوە دەچێت؟ بەدڵی ئێوەیە تا ئێستا؟ بەخێر بن. لە بەرواری 6/6ەوە خۆی ئەبوایە لە پێش ئەو بەروارەشەوە دەستی پێ بکردە، بەڵام ئەو زەختانەی کە لە بەغا کرا کە بڕی ئەو گەنمە زیاد کرێت بۆ هەرێمی کوردستان کە خۆی بڕی 500,000 تن بوو پار، ئەم ساڵ کرا بە 700,000 تن. ئەو بڕی 700,000 تەنە وای کرد ئەو ماوەیە بایەکی 6 دەستی پێ بکردا، بەڵام لە 6/6ەوە دەستی پێکرد. لە 6/6ەوە دەستی پێکرد تا ئەم کاتێ ئێستا کێشە و مەشاکل و شتمان هەمووی توش بووە و بەڵام ڕێکارەکانی یاساییمان وەرگرتووە بەرامبەر. مەشاکلەکان زیاتر چی بووە؟ مەشاکلەکان مەسەلەن بۆ نمونە جوتیارەکە گەرمی دەرەجە دوی ئەڵێ گەرمەکەم زۆر پاک و جوانە، بۆ نمونە ئەڵێ گەنمەکەم بۆچی ڕەفز کراوە، تۆش کێشەکانی پێڵیت و ئەو شتانەی پێ ئەڵی کە بۆتە هۆی ئەوەی کە تۆ گەنمەکە دوای لێ هاتووە ڕەفز کراوە یان دواخراوە. لە تا ئەم ساتێک گفتوگۆ لەگەڵ بەڕێز دەکەم، چەند تن گەنم جوتیاران وەرگیراوە بە هەموو سایلۆکانی پارێزگای سلێمانیەوە؟ بە هەموو سایلۆکانی پارێزگای سلێمانی هەتا ئەم کاتە 65,000 تن وەرگیراوە. 65,000 تن. چەندێکی کە وەردەگرن خۆی لە ڕاستیدا ئێمە 6 سایلۆن لە شاری سلێمانی، هەر 6 سایلۆکە سایلۆکانی تر 40,000یان هەیە، هەمویان ئەتوانن 40,000 وەرگرن، بەس لە بڕی ئەو 40,000 چونکە گەنم ماوەتەوە لە ناو سایلۆکانیانە بە بڕێکی جیاواز، یعنی مەسەلەن وا هەیە 16,000 تەنی تیاماوی، وا هەیە 15 تیاماوی ساڵی ڕابردوو لەوەی لە سایلۆی ڕانیە و سەی سادق و ئێمە لەم ڕاپەر هین چەمچەماڵ ئەم 4 سایلۆیە گەنمی تیاماوەتەوە، بەڵام بەنکەرەکانی هەڵەبجە و کەلار گەنمیتیانە ماوە، چونکە ئەوان بەنکەرن ئەبێ پێش وەختە ئەوانە بەتاڵ کرێ و بڕان بچێ بۆ ئاشەکان لەبەرەوەی نەوەکو باران و شلەی بە. ئێمە وەکو خۆمان وەکو سایلۆی سلێمانی پیرەمەگرون 80,000 تن ئەگرێت سایلۆکەمان، 80,000 ئەگرێ، بەڵام خۆی چەندی تیاماوە 15,000 تیاماوە. ئەم 15,000 تەنە کە تیاماوەتەوە بڕی 65,000 توانم وەرگرم. ئەو 15 تێکەڵ بم گەرمەی ئەم ساڵ دەکرێت؟ نەخێر، ئەو 15,000 خۆی لە بانسێکا بە جیادانراوە، چونکە ئەوە تەواو ئەەکەین ئەجا دەسەکەین بە گەنمی تازەی ئەم ساڵ بۆ ئاشەکە. ئەو 15,000 تەنی کە ماوە بۆچی بەکاری دەهێنن؟ هەموو ئەوەی کە لە بانسەکانە ئەوەی کە خزنە لەناو ئەم سایلۆیانە هەمووی ئەنێردرێ بۆ ئاشەکان بەغا بە نیسبە ماگانە بۆمانە نێرە، ئەڵێ نیسبێ ئەوەنە بنێرن بۆ ئاشەکانی تر، ئاشەکانی ژێن لا ئێمەوە ئەو نیسبەیە ئەبن ویکەن بە ئاردی بایعی بۆ بایعی. مەرجەکانی وەرگرتنی گەنم لە جوتیاران بۆ ئەم ساڵ لەگەڵ ساڵی ڕابردوو چ جیاوازێکی هەیە؟ باڵێ زۆر جیاوازی هەیە. ئەم ساڵ مەرجەکان زۆر قورسکران، مەرجی ڕەفز، مەرجی ڕەسیت سووتان، مەرجی ئەوەی کە ئەبێ گەنمەکە زۆر پاک بوو جوان بێ، بەڵام ئێمە گەنمەکە ئەم ساڵ جوان نییە، چونکە بەڕاستی لە ئەخیرەوە کە باران لێیە تووشی نەخۆشی کردووە، گەنمەکە جوان نەماوە. ئەو یعنی ئەو نقاطانی کە بەغا دایناوە ئێمە خەتەی تەسویقیمان بۆیە ساڵانە لە بەغاوە، هەموو ئەو نقاطانی تایە کە چۆن گەنمەکە وەرەگری لە دەرگاکەوە کەیەتە ژوورەوە لە ئەچێتە مختبەر، کە لە مختبەر هەموو ئەو تعلیماتە ئەبێ تەطبیق کرێ بەسەر ئەو گەنمەیە کە وەرەگیرە. ئەتوانی نقاطەکانم پێ بڵی چی
نقاط كان ناتواني هينكيت ترتيب كي يعني بدوايكا چونك بۆ نمونە ئێمە گەنمی دەرەجەیەکمان هەیە ئەوە بەجوانی وەرەگیرێ و هیچ کێشەیەکی تیان نیە. گەنمی دەرەجە دوومان هەیە ئەو گەنمی دەرەجە دووە ئەویش خصمی هەیە مەسەڵەن خصمی یەک خصمی دوو خصمی سێ خصمی چوار تا پێنجیش ئەڕوا ینی خصمی هەیە ئەم خصمانە چییە مەسەڵەن پیسی تایە مەسەڵەن گژوگیای تایە ئەو شتانە تایە ئەوانە ڕەفز نییە بەس وەرەگیرە گەنمەکە بەڵام بە نرخێکی کەمتر وەرەگیرە بۆ نمونە هەتا خصمی زیاتر بێ پارەکەی داوە کەواتە گەنمی دەرەجەیەک و پلەیەک کەوکو بەڕێزت ئاماژەی پێ دەکەی تۆنی بەچەند وەردەگیرێ وە لە بەرامبەریدا گەنمی دەرەجە دوو ینی بەچەند وەردەگیرێت بەڵێ خۆی گەنمی دەرەجە یەک بە حسابی هەموو تەنێک گەنم لە کوردستانە بە 850,000 وەرەگریەکە لە بەخاوە بۆمان تهدید کراوە ئەو بڕەگەنمە چەند بێت پارەکەی چەند بێت بەڵام ئێمە کە مەسەڵەن یەک تەن کە حسابیەکەین ئەو کەسێکە گێت گەنمەکە تەسلیمی ئێمە کات و ئێمە معاملەکەی بۆکەین ڕسوماتێکی بەسیتی هەیە لێی وەرەگیرە هیچی وانە بۆ گەنمی دەرەجەیەکەکە مەسەن 850 بێ بە 825 ئاوە بەڵام بۆ دەرەجە دووەکە مەسەن هەتا 600 ژەڕوە یعنی بە پێی پیسی گەنمەکە مەسەن بە پێی ئەو خەسمانی کە هەیەی بەڵێ لە جۆر و کواڵێتی گەنم ڕازی بوون ئێوە ئەم ساڵ نەوەڵا ئەم ساڵ گەنم زۆر باش نییە ئەو گەنمە وەکو پێم وتی باران زۆر لێ یاوە لە پێشی شابزان بارانی نەبووە لە ئەخیرا بارانیشی زۆر بووە ئەجا هەر کە دەڕاستەش ئەها بڵێن کەمپاین دووریوێتەوە گەنمەکە ئەو کاتەش هەر باران لێ یاوە لەو دەشتەدانراویان کابرا خستوێتە ناو شوێنێک و نایلۆنی بەسەرا گرتووە ینی تووشی کۆمەڵێش دەبێت ئەجا گەنمی ڕەفسیشمان هەیە عەفوو ئەو گەنمی ڕەفسە سێ نقاتی هەیە ئەڵێ کوێرووی هەبێ سونۆ لەگەڵ ئەم حەشەرەی تیابێ و بۆنیشی کردبێ ئەمانە ڕەفسی کاملن یعنی بە هیچ شێوەیەک ناتوانێت بهێنێتەوە پاچی کات و ئەم شتانە لێی وەرگرینەوە باشە کەواتە ئەگەر بەم تێگەشت نەبێ بەم شێوەی بەگەرمی ئەم ساڵ تەسەور دەکەن 700,000 تن لە سنووری سلێمانیدا وەربگیرێت من بۆ نمونە 282,660 تن گەنمم بۆ دانراوە بۆ شاری سلێمانی من لەو بڕا ناتوانم ئەو 282,000 بەڕاستی وەرگرم لەبەر ئەوەی جێگەم نییە خۆی جێگەی ئەسلی کە من بتوانم گەنم وەرگرم 275,000 تە ناتوانم وەرگرم لە هەموو سایلۆکانمە یعنی چەند سایلۆم پەنکەرم ناتوانن بیگوازنەوە بۆ سایلۆکانی دیکە تاکو ئەوەندەی کە حکوومەتی عێراقی ئەم گەنمە وەردەگرێت لێتان من کێشەم نییە لەگەڵەوەی بۆ سایلۆکەیە کەم و زیادی هەیە سایلۆکەیە کەمتر وەردەگرێت نا کە کاتی هەموو سایلۆکان پڕ بوو باش ئەو کاتە ئەڵێم من باسیەوە ناکەم من کە سایلۆی ڕانیە بۆ نمونە پڕە بێ یەکسەر مناقەلاکەین لەوێوە بۆ جوتیارەکان گەنمەکانیان هێنن بۆ ئێرە هەیە بەڵێ هەیە لە چەمچەماڵەوە لە کەلارەوە لە هەڵەبجە و سەیسایقەوە توانین ئێمە تەبادولی ئەو بکەین کە مەسەڵەن بڵێن بۆ نمونە ئێرە پڕ نەبووە سایلۆکانی ئێرە ڕووی تێچوی دارایی ئەمە زیاتر لەسەر شانی جوتیار ناکەوێت لەسەری ئەکەوێت بەس ئێمە دەسەڵاتمان نییە لەو حاڵەتە چونکە بۆ نمونە ئەو هینانەی کە دروست کراون لە ئەو سایلوانی دروست کراون لە ڕانی و سەیسایق و باشە ئەوێ 40,000 گرێ ئیتر بووی نییە هیچ شوێنێکی نییە گەنمی تێکا لە بەرەوەی ناتوانێت گەنمیش وەرگێ لە ئەرزادانە چونکە تووشی کێشە ناسری خانگلەیەک دەکرێت عنی کاتێک کە مەوسیمی وەرگرتنی گەنم لە دەرگای سایلۆکان دەکرێتەوە ینی ژمارێکی زۆر بارهاڵگر چەند ڕۆژ دەبێنێتەوە لە بەردەم ئەم سایلوانە بۆ ئاوای ئەم پرۆسەیە بەڵێ خۆشبەختانە ئەم ساڵوانە بوو ئەم ساڵ من هەستام بەوەی کە لە پێشاکە پرۆسەک پێش ئەوەی پرۆسەکە دەست پێ بکە لەگەڵ لیژنەی باڵایە کە پێک هاتووە لە جێگری پارێزگار و لیژنەی ئەمنی و چاودێری بازرگانی و نوێنەری جوتیاران و ئەمانەمان لەگەڵایە لەگەڵ هینی کشتوکە بەڕێبەتی کشتوکاڵ خۆشم لەگەڵیانەوە مقڕێڕێکی سایلۆکانیشمان هەیە ئێمە قەرارمانان وتم بە ناوچە بێت بۆ نمونە مەسەلەن عربەت یەکەم بێ چونکە بەڕاستی عربەت بڕێکی زۆری گەنمی هەیە ئەبێ ئەو زۆرە گەنمە یەکەم ئەوان وەرگین پیرە مەگرون درەنگتر گەنمەکەی ئەدوریێتەوانەیە لە ئەوانمان خستە دووەم وەڵحاصڵ نەمان هێشتووە سیارە
سیارە لەبەر دەرگا زۆر بێ و سیارە لەبەر دەرگا جوتیار زەرەر بکە و شەوانە پارەی سیارە بات. ئەم زۆنە کشتتوکاڵانی کە بۆ هێنانی گەلمەکان دابش کراوە هەر زۆنێکی کشتتوکاڵی چەند ڕۆژی لەبەردەمدایە بۆ ئەوەی کە گەلمەکەی ڕادستی سایلۆ بکات. باڵێ مثلا بۆ نمونە لە 6 بۆ عربەتماندانا هەتا 6 دوای 6 بۆ 24 6 پیرەمەگرونماندانەوە بەڵام شەرت نیە ئەمە کیفایەت بۆ ماوەیە بۆ عربەت ماوە بەڵام ئێمە چیمان هەیە دوای ئەوەی کە ئەم شوێنانی تر تەواوەکەی متەفەڕیقەمانەیە عربەتە هێنینەوانێ بۆ ئێرە لی وەرەگرینەوانێ. باشە ئەو گەرمەی کە دەمێنێتەوە بەرچاوتان ڕوونە چون مامەڵی لەگەڵدا دەکەن کە ئەوەی کە ئێمە وەری ناگرین باڵە بەڵەکە دەمێنێتەوە لە سایلۆکان وەرناگیرێت بار هۆکارێک بێت سیرکە. من خۆی بەرچاوڕوونی من چییە؟ من ناتوانم هیچ قەرارێک بم لەوەیە ئازایە بێ من چی بکەم؟ من ئەوەی خۆم وەریەگرم کە سپێن گەنم لەبەر دەرگامایەوە و سایلۆکەم پڕ بوو لە گەنم ئەڵێم ناتوانم وەریگرم. هەموو سایلۆکان کە قەپات بوون ئێمە ناتوانین وەریگرین بەڕاستی. ئیتر دوای ئەوە وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی بازرگانی خۆیان چۆن حەلی مۆزوعەکەکەن ئەوە عیدی ئەوە نەسری خانەمە نەبووە بە فکرە و پرۆژە و پلان و چۆزان مەدەخێکی بۆ دروست بکرێت کە چۆن ئەم گەنمە مامەڵی لەگەڵدا بکرێت خۆ ئەمە کێشەی ئەم ساڵیە کێشەی ساڵی ڕابردوش بوو. من ئەم ساڵ خۆم یەکەم ساڵمە لە سایلۆ ئیش بکەم باشە و تازە بووم بە مدیرە و 3 مانگە لێرە بەڵام ئەم ساڵ پێش ئەوەی هین دەست پێ بکات ساڵێککە گەرماین و نەمردین خۆمەزانم چ پرۆژەیەکدا چێنم بۆ ئەوەی یعنی گەنم چۆن وەربگیرێ و چی لێ بکرێ و چی لێ پرسیارێکی جوهریە بۆ من کەواتە فکرە و ڕوئیای خۆت چییە لە بابەتێکی ئەوهادا نەسری خان چۆن مامەڵە لەگەڵ زیادەی گەرمی جوتیاراندا دەکات دەوێت چی بکات؟ من ساڵێکی کە وام داناوە ئێمە پێش هەموو ساڵی پێش تەسویق یعنی پێش بازارکردنی گەنم کۆبنەوەکەین لەگەڵ وەزیر و وەکیل وەزیر و بریکار و هەموو ئەمانە دائەنیشین کۆبینەوانێ لەو کۆبوونەوەیە داوای راپۆرتمان لەکەن. لە راپۆرتەکانە ئێمە داوا لە وەزارەتی بازرگانیەکەین بۆ نمونە من ئەم سایلۆی من زۆر گەورەیە ئەتوانێت مەجموعەیە بەنکەرم بۆ دروستکات لە ناو حوشەکەمە حوشەکەم زۆر گەورەیە ئەم حوشەیە ئەو بەنکەرانە 40,000یش بگرێ وەکو ئەوانەی کەلار و هین دروستیکەن ئەم شوێنە هەڵەبجا دروست کرێ شێوەی ئەو بەنکەرانم بۆ دروستکە من ساڵێکی کە لە جاتی 80,000 وەرگرم 120,000 وەرەگرم. بەڵام نەسری خان کێشە جەوهریەکە ئەوە نییە کە تۆ کابرا ئەگەر بۆ نمونە کێشەی شوێنی هەبێ لە ماڵگەی خۆیان دایانێت و لە شوێنەکە ئەمبارێکی بۆ دەکات بەڵام یعنی هەدەفە گەورەکە ئامانجە گەورەکە ئەوەیە کە تۆ ساغی کەیتەوەی بەڵام من ناتوانم ساغی کەمەوە من ئەگەر ئەوەم بۆ بکەن ئەتوانم بۆی ساغ کەمەوانێ و بەغا پارەکەی باتێ چۆن؟ سێریکە من بانکەرم بۆ دروست ناکات لە حوشەکەیە گەنمەکەی لێ وەرناگرم هەر عینەن معاملە و عینەن شتی سایلۆکەی بۆکەم و گەنمەکەی توانم زیاتر لێ وەرگرم بەڵام لەو ڕێژەی کە بۆ تۆ دیاریکراوە لەو ڕێژەی زیاتر نەبێت. ئێستا من ئەو 282,660 کە بۆم دانراوە دڵنیا بە ناتوانم هەمووی وەرگرم هێشتا کەمتر وەردەگریت پار 232,000 وەرگیرەوە ئەم ساڵش تقریبا هەرەوە ناتوانم وەرگرم چونکە گەنمی پارم ماوە ڕوونە ناتوانم شوێنم نییە ناشتوانم لە عەرزاڕۆی کەم چونکە خۆتەزانی جەوی کوردستان چۆنە و باران و ئەگەر شوێن هەبێ عێراقم گەن وەردەگرێت بەڵێ ئێستا من ئەگەر مەسەلەن ئەوەتە سایلۆمان هەیە لەو بەراوانێ ئەو سایلۆی کە هاتن لێ ئەیبێنن ئەو سایلۆی ئەتوانێ و گەنمە وەرگرێ ینی من بڵێ جێگەتان بۆکەمە ئەو سایلۆ ئەو گەنمە بۆ ئێوە وەرەگرم. وڵارەوە پرسیارە نەسری خان ئەو پرۆژەی بە بازارکردنی گەنمی جوتیاران یەکێک بوو لە پرۆژەکانی کابینەوەی حکوومەتی هەرێم ئامانجەکەشی ئەو بوو ئەو زیادەی گەرمی کە دەمێنێتەوە مامەڵێکی دروستی لەگەڵاکە بە بەرژەوەندی جوتیار لە ماوەی ساڵی ڕابردوو ئەمە نەکرا بۆ ئەم ساڵ ئەمە دەکرێت خۆیان نازانم ئەویان پەیوەندی بە منەوە نیە من پەیوەندی ئەوە نەبەبوونەوەیە کە من وەریگرم کە ئەتوانم وەریگرم ئەوەی کە ناتوانم وەریگرم ئەبێ کێشەیەکی ئەبێ ئەو کێشەیە حەلێکی بۆ بدۆزرێتەوانێ لە وەزارەتی بازرگانی وەزارەتی کشتتوکاڵ. باشە ڕوونە بەس ئەم پرۆژەیە کە کراوەتەوە بۆ ئەوە نەبوو باری شانی جوتیار سوو بکات وەڵڵاهی ئیتر وا ئەڵێن بەڵامی تر نازانم. باش دەتوانین گەرم ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکەین؟ وڵی ئەوەشان پەیوەندی بە منەوە نیە من هەر ئەوەنە ئەتوانم
باش کەوەری ئەوەیە گوەرەیەگرم ئیترەوە ئایدی وەزارەتی بازرگانی و ئایدی وەزارەتی کشتوکاڵ خۆیانە تاکەی دەرگای سایلۆکان بەڕووی جوتیاران داکراوەیە خۆی دیار نییە بەزەبەت بەس احتیمالە تا 27 ئەوانە بێت 27 باڵە تەسەور دەکەم درێژ بێتەوە ماوەکە بەخوا ئەگەر درێژیش بکرێتەوە خۆی ئێمە تا حسەکەی خۆمان تەواو نەکەین ناتوانین دە ساڵگرین ئەگەر ئەو لەو ماوەشا تەواویشمان نەکردێت دوای ئەوەش هەر ئەبێت تەواویکەین ناسی خانگلەیەکی دیکە دەکرێت ئەڵێن هەندێک گەنم لە دەرەوەی سنوورەکان دەهێنرێن و لە سایلۆکانی ئەمە ساغ دەکرێتەوە و ڕادستی حکوومەتی عێراقی دەکرێت یان یانیکەم ڕاستەخۆ دەبرێت بۆ شارەکانی ناڕاستی خواری عێراق ئەمەش بۆ خۆی لەو ڕێژەکەم دەکاتەوە کە بۆ جوتیاری ئەمە دانراوە شتیوا هەیە خۆی ئێمە لە پێشە لەگەڵ لیژنەی ئەمنی شاری سلێمانیا قسەمان کرد کە من خۆم دانیشت بووم لەگەڵ کاک فەوزیا کە مدیری ئاسایشی ئابووری سلێمانیا وتی تەلەفۆنیان بۆ کردیان ئەڵەن گەنمە ڕوات گەنمە ڕوا لە سەیتەرەکانەوانێ وتی ئێمە هەموو هینێکی ئاسایشمان تون کردوێتەوە لەو شوێنانە ناهێڵێم ڕوا بەڵامی تر کە بە قاچاخیش بیبەن لەوێ لە جنوب ئەنواعی گەنم وەرەگیرە یعنی گەنمەکە وەرەگرن ئەوان وەرێگرن چونکە فریە گەنمی ئەوان وەکوی ئێمە نییە بەتەن بێ حسابی بۆ کرا پارەی گەنمی جوتیاران کەی دابش دەکرێت خۆی لە ڕاستیا من 3 ملیار دینارم بۆ هات بۆ شاری سلێمانی ئەو 3 ملیارە من هینم کردووە بەشم کردووە لە بەسەر هەر 6 سایلۆکەیە ئەوەی من کەوتووە من چەکەکانم هەموو تەواو کردووە ئەوانیش سایلۆکانی کە چەکەکانیان تەواو کردووە ئەو چەکانش کە تەواو کراون بەیانی ڕۆژی یەکشەممە ینی بەیانی ئەکای شەڵا من چەکەکان تەسلیمی ئەوەی کە بەشی ئەو پارەیە ڕوونە تەسلیمی جوتیاران یەکەم ئەوانەی کە لە ئەوڵەوە هاتوون و 20 ملیاری کەشمان بەڕێوەیە بەیانی شەڵا کە دەوامی فەرمی کرایەوە چونکە خۆتەزان ئێستا عوتڵێ و ئێمە لە عوتڵەشا لە دەوام بووین جژنیش لە دەوام بووین عارفەش لە دەوام بووین یعنی 2 ڕۆژی جەژن لە ماڵەوە بووین ما باقی هەمووی لە دەوام بووین جمعانیش هەر لە دەوامین یعنی هەموو ڕۆژەکان ئێمە دەوامەکەین بەڕاستی ئەو 20 ملیاری کە هاتووە بەیانی دەوامی فەرمیە ئیشەڵا ئەچین لە بانقی هەرێمی خێنە سەر حسابەکەمان و ئیشەڵا چەکی ئەوەی کە ماونەتەوە بۆیانەکەین بە لەو ڕێژانەی کە وەکو پارەکە تەرخان کرا بووم چاوێکم پێخشاند سلێمانی زۆرترین بڕی بۆ هاتبووە ئەمە هی ئەوە بوو کە زۆرترین بڕی گەنم وەرگیراوە لەم سنوورایی یاچی باڵێ زۆرترین بڕی گەنم لە سنووری سلێمانیا وەرەگیرێ و هەر لەبەر ئەوە شەهۆیەکی باشە پێداویستی ناوخۆ ساڵانە چەندێکە بۆ گەنم لەم سنوورە پار 232,000 تەن لەم شاری سلێمانیا وەرگیراوە باشە ئەم 232,000 تەنە تقریبا 40,000 ماوە چونکە ئێمە ئەوە کرێ بە ئارد بۆ بایعی باشە بایعیش تۆزیەکە بەسەر هاوڵاتیانە ئاردەکەی جۆرەکەی باشە وەڵاهی نازانم ئەوە دەکراکە لە ڕووی پێزەوە پێزی کەمە ینی بەمانە شعبیەکەی نانی لێ ناکرێ بەڵام ئەوە خەتای ئێمە نییە ئێمە کە لێرەیەتە دەرەوانەیە ئەچێتە ئاشەکان ئیتر ئاشەکان ئەوان ئەزانن چۆن ئەوە کرێ بە ئارد و چی لێکرێت چی لێ ناکرێت تەنها من لەسەرمە ئەو گەنمە لەویە کە خەزم کردووە بە جوانی وەریگرم لە خەڵکو گەنمی خراپ نەبێ و باش بێ بۆ ئارد ڕوونە ساڵانە ڕێژەیەکی زۆری ڕوبەری زەوی بە گەنم دەچێنرێت وای کردووە بەروومەکانی دیکە کەمتر جوتیار توخنیکەیە بە تایبەتی جۆ ئەمە وای نەکردووە کە ئەم بەرهەمانە ڕوو لەکەمی بکات لە بازاری ڕژ نرخەکەی بەرز بێتەوە ئەم تەوازنە چۆن ڕدەگیرێت دەبێت کشت و کاڵ چی بکات خۆی کێشەکە لێرەدایەکە نەوەتە خاڵێکی تێبینی لای ئێوە حکوومەتی عێراقی ئەو بڕەپارەی دایناوە بۆ هەندانی جوتیارە بۆ ئەوەی گەنم زیاتر بۆ گەنم یعنی بۆ شتەکانی تر داینەناوە بەسم بۆ زەرعاتەکانی کە داینەناوە تەنا بۆچی داناوە بۆ گەنمی دانا ئەو بڕەپارێش بڕێکی کەم نی 850,000 تان خۆ دەزانی 850,000 دینار بۆ 1000 کیلۆ گەنم باشە ینی زۆر باشە ئەمە ژوای کرۆ کە جوتیار بە شێوەیەکی فراوانتر دڕوو لە چاندنی گەنم بکە بڕوا بێ ساڵان کە گەنم ئەکرا مانگی ساڵێک ئەکرا بە نۆک و نیسک ساڵێکی شەکرا بە گەنم لەبەرەوەی بۆی گەنمەکە بەقوت بێگەنمێکی نیسکەر نەماوە نیسکەر نەماوە نۆکەر نەماوە هیچ نەماوە ناوەڵە ئەزانی مۆزۆچیا ئەوش ئەو پارەیە گەر بەغاستە بڵێ نیسکونۆکیش پاراکە ساڵێکیکەن بە نۆک و ساڵێکی ژەکەن بەگەنم بەس ئەوە شتێکی باشە چونکە ئەرزەکەی بەقوتە بێ من تۆزە هیچیش نازان بەس تۆزە هەر خوێندومەتەوە لەسەر زەراعەت
نسرین خان بۆ ساڵانی ڕابردوو پارەی گەرمی جوتیاران کێشەی بە دروست نابێت هەتا ئەم لەحظەیە بۆی دروست نەبووە چونکە من 23 ملیارم حالیان لەبەر دەستایە ئیتر وردە وردەش بۆ مەنێرن باش من هیچ کاتم ما دەمەوێت دوا پەیام دوا سەنجە سەر کۆی تەوەرگە شتێک ما بێ بیڵیت من سوپاسی ئێوەکەم بە خێر بن وەڵایی تەنها داواکاریم ئەوەیە ئەو گەرمی کە ئامێنێتەوە کە ئێمە وەری ناگەین لە جوتیاران داوا لە حکوومەتی یاریمی کوردستانەکەم لیان وەربگرێت و ئەوانیش گوناحن بەڕاستی بەڕی ڕەنجی ساڵێکیانە کە ئەمێنێتەوە بۆیان داوایان لەکەین ئیشێکیان بۆ بکەن زۆر سپاس بۆ نەسرین ئەحمەد بەڕێوەبەری سایلۆکانی سلێمانی سپاس بۆ ئەم دیدارە دووبارە بەخێر بیت سەرچاو سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ